بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق دەکەین سەبارەت بە نەوت و غاز و هەروە کە ئەمەش کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دروست کردووە. تایبەت بەم بابەتە لە ستودیۆکانمان میوانداری زۆر بەڕێز هەیە من ئیبراهیم قادر مامۆستای زانکۆ لامان ئامادەیە. مامۆستا بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت. دیارە تایبەت بەم پرسە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی وەرکشۆپێک سازکرا بوو تایبەت بە بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق تایبەت بە پرسی نەوت و غاز لە هەرێمی کوردستان چ خوێندنەوەیەک بۆ ئەم بڕیارە کراوە؟ دیارە وەرکشۆپە بە هاوبەشی کۆلێجی زانکۆی گۆیژە و هەروەها زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی سنتەری خزمەتی کۆمەڵگە ڕێکخرا. لە وەرکشۆپەیە تشخرایە سەر بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی. دیارە لەم دوایانەدا دادگای باڵای فیدرالی عێراق چەند بڕیارێکی دەرکرد کە پەیوەست بوو بە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری بڕیارەکانی پەیوەست بوو بە ڕەوشی سیاسی و هەروەها ڕەوشی ئابووریەوە. ئەو بوو چەند بڕیارێکیان دەرکرد کە یەکێکیان تایبەت بوو بە یاسای نەوت و غازی هەرێم و هەروەها یەکێکیان تایبەت بوو بە دوورخستنەوەی یەکێک لە کاندیدەکان و هەروەها کردنەوەی دووبارە دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق. دیارە لە وەرکشۆپەیە ئێمە تیشکمان خستە سەر بڕیارەکان ئایا ئەم بڕیارانە بڕیارێکی کامڵن و بڕیارێکن دوورن لە ڕەخنە یاسایی. دیارە ئەگەر سەیری بڕیارەکە بکەی بە تایبەتی ئەوی کە پەیوەستە بە یاسای نەوت و غازی هەرێمەوە بڕیارێکی توانین بڵێن تەواو کرچ و کاڵە لەبەرەوەی ئێمە ئەگەر سەیری کارەکانی محکەمە ئیتیحادی عولیا بکەین بریتیە لە تەفسیرکردنی مەوادەکانی دەستور. دیارە کە کاتێک تەفسیریش ئەکرێ ئەبێ بچێتە ناو تەفاسیلی ئەو دەستورەوە هەروەها بگەڕیتەوە بۆ مێژووی نووسینەوەی دەستوری عێراق. ئەگەر سەیری بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عێراق بکەی بڕیارێکە ئەتوانم بڵێم تەواو کرچ و کاڵە لەبەر ئەوەی هیچ ئاماژەیەکی بەو تەفاسیلاتانە نەکردووە کە بۆتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان یاخود پەرلەمانی کوردستان ئەو یاسایە دەربکات. دیارە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دادگای باڵای فیدرالی بێ ئاگایە لە ئەو بڕیاری کە خۆی دەری کردووە لە ساڵی 2012 کە تایبەتە بەوەی کە ئاڵێت پرسی نەوت و غاز ئەبێ بە هاوبەشی لە نێوان حکوومەتی عێراق و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێت. دیارە کێشەکە لێرەوە دەست پێ ئەکات. حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق بۆ خۆی کەم تەرخەم بووە لەوەی کە تاوەکو ئێستا یاسای نەوت و غازی عێراقی دەرنەکردووە کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە کێشەکان زیاتر قوڵبوونەوە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پەنای بردووە بۆ ئەوەی کە یاسایەک دەرکا هەرچەنە لە دەستوری عێراقا کە دادگای باڵای فیدرالی عێراق ئاماژەی بە چەند مادەیە کردو لەوانە مادەی 110 و هەروها مادەی 111 و 12 و 115 دیارە لە مادەی 110 من پێم وان نییە باسی دەرکردنی نەوت و غاز بکات لە هەرێمی کوردستان یاخۆت لە عێراقا بەوەی کە لە سڵاحیاتیکەیە بەڵکو باسی دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی ناوەند ئەکات کە لەو مادەیە بە هیچ شێوەیەک باسی دەرکردی نەوت و غاز ناکات بەڵکو باسی سیاسەتی خارجی و هەروەها سیاسەتی بۆ نمونە گومرکی و سیاسەتی میزانی عامەی دەوڵەتی عێراقەکات و لە مادەیەکی کەیەکە ئاماژەی پێکردووە باسی مادەی 111 کە لەو مادەیە بە هەمان شێوە باسی ئەوەکە کە نەوت و غازی عێراق مڵکی تەواوی خەڵکی عێراقن نەک ناوچەیەک و هەروەها لە مادەی 112 کە من پێم وایە کێشەکە لێرایە کە باسی دەرکردنی نەوت و غاز ئەکات کە ئەڵێ ئەبێ بە هاوبەشی لە نێوان حکوومەتی فیدرال و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان بێت و خاڵێکی کەی گرنگە کە دادگای باڵای فیدرالی عێراق کە بێئاگایە لە تەتەوراتانەی کە لە نێوان حکوومەتی فیدرال و هەروە حکوومەتی عێراقا کراوە. ئێمە ئەگەر زۆر دوور نەڕۆین بەڕێز کاقوبا تاڵەبانی لەم ماوانەی پێشووە لەگەڵ پەرلەمانی عێراق و لەگەڵ حکوومەتی عێراقا گەشتە ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە تایبەت بێ بە پرسی نەوت و غاز بە تایبەتی نەوت لە هەرێمی کوردستانە ئەوە بوو کە ڕێکەوتنێک کرا و لەسەر ئەو ڕێکەوتنش مەوزوعی 200 ملیارەکە بوو کە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت. دیارە حکوومەت دادگای باڵای فیدرالی عێراق نەچۆتە ناو تەفاسیلەوە. من پێم وایە ئەگەر دادگای باڵای فیدرالی عێراق ئەگەر بیوێ بڕیارێک دەرکات ئەبێ بگەڕێتەوە بۆ
مێژووی کاتی نووسینەوەی دەستوری عێراق و هەروەها ئەو تەتەوراتی کە تایبەتە بە دەستوری عێراقەوە ئەگەر سەیری بڕیارەکە بکەین یعنی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئەبینی کە دادگای باڵای فیدراڵی بڕیارێکی زۆر کرچ و کاڵی دەرکرد لە بەرەوەی ئێمە کاتێک ئەگەڕینەوە سەر ئەو مەوادانە ئەبێ بگەڕینەوە بۆ سەردەمی نووسینەوەی دەستوری عێراق ئەو کاتە نیەتیان چی بووە لەوەی کە ئەم مەوادانەدانەوە ئەگەر ئێمە سەیری دەستوری عێراق بکەین بە شێوەیەکی ئەم دەستورێکی تەوافقیە و هەروەها دەستورێکە کە بنەمای فیدراڵی داناوە لەو دەستورەیە کاتێک کە ئەڵێن بنەمای فیدراڵی دیارە دەسەڵاتەکان دابەش ئەکرێن لە نێوان ناوەند و هەروەها حکوومەتی ئەقلیمیەکان یاخود بۆ منە بڵێن ئەو هەرێمانەی کە دروست ئەکرێت دیارە ئەگەر سەیری ئەو بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق بکەین سەیرەکەین بە تەواوەتی بنەماکانی دەوڵەتی فیدراڵی بەلاوە ناوە و باسی ئەو کەم و کوڕیانە یاخود ئەو کەم تەرخەمیانەی نەکردووە کە لەلایەن خودی حکوومەتی عێراقەوە کە خۆیان ئامادە نەبوونە کە یاسای نەوت و غاز و مەشروعەکەیشی ئامادەیە تێپەڕێنن کە من پێم وایە ئەو یاسایە کلیلی چارەسەرکردنی مەوزوعی نەوت و غازی هەرێمی کوردستان ئەبێت. باشە ئەتوانین بڵێن لێکەوتەکانی لەسەر لێکەوتەکانی و بڕیاری دادگای فیدراڵی لەسەر هەرێمی کوردستان چێ بێگومان لێکەوتەی سیاسی و لە هەروەها ئابووریشی هەیە. بە تاکید ئەم بڕیارانەی کە دادگای باڵای فیدراڵی عێراق دەری کردووە کاریگەری لەسەر ڕۆشتی سیاسی و هەروەها کاریگەری لەسەر ڕۆشی ئابووریشەیە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئێمە بینین کە بڕیارەکانی بۆتە هۆی ئەوەی کە تەنانەت پارتە سیاسەکانیش لێک دوور خاتەوە لە هەرێمی کوردستانە و هەروەها کێشەی دروست کردو بۆ ئابووری هەرێمی کوردستان. ئێمە دیارترین کێشەکان چیە مامۆستاکە دروستیەکە لە ڕووی ئابووریەوە لە سەر هەرێمی کوردستان؟ ئەو کێشانی کە دروستە بێت کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بە ئابووری هەرێمی کوردستانەوە هەیە بۆ منە تاوەکو ئێستا نەناردنی ئەو بڕەپارەیە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی فیدراڵی عێراق لەسەری ڕێکەوتون و ئەبوایە دادگای باڵای فیدراڵی تۆزێن نەرمی بنوانە یان بە شێوازێکی تەندروست ئەو بڕیاری دەرکردایە کە باسی میزانی هەرێمی کوردستانیشی بکردایە تاوەکو کاتێک کە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ چارەسەر ئەکرێت کە تایبەتە بە پرسی نەوت و غازی هەرێمی کوردستان. یعنی تۆ لە کاتێکە حکوومەتی عێراق بودجە نەنێرێ بۆ هەرێمی کوردستان و لەم لای شۆڕێگریت لێ بکە لەوەی کە بۆت نییە نەوت بفرۆشی بۆت نییە نەوت هەنار دەکەی و تەنانەت ئەو یاسایشی کە لە 2007 دەرچووە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ئەو یاسایشی ڕاگرتووە و هەروەها قەرارەکەیشی کە دەرکردووە ئەسەرێکی ڕەجعی هەیە بەوەی کە عەفوەن هەموو ئەو داهاتانی کە لە پێشووە هەیە هەموو ئەو گرێبەستانی کە لە پێشووە هەبووە کە هەرێمی کوردستان کردوەتی هەمووی هەڵبۆشێنرێتەوە کە خۆی لە خۆیان ئەمە کاریگەری دروستەکە لەسەر ڕەوشی ئابووری هەرێمی کوردستان. باشە لە وەرکشۆپەیەک ئەنجامتاندا و ڕێگە چارەسەرانی کە گیرانە بەر چی بوون خۆیان لە چی بینیەوە؟ باشترین ڕێگە چارەسەر بۆەوەی کە ئەم کێشەی نێوان حکوومەتی فیدراڵ و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان ینی حەلێکی کۆنکرێتی ببینێتەوە ئەوەیە کە هەم لە مادەی 112 و هەم لەو قەراری مەحکەمەی ئیتحادی عولیایە باسی هاوبەشی بوون لە پرسی نەوت و هەروەها دەرکردن و فرۆشتنیەکە ئەوەیە کە بکەنە حەلێکی کۆنکرێت یعنی ناکرێت ئەم کێشەیە لە 2014 تاوەکو ئێستا بەردەوامەوە ئەوشی کە باجی ئەدات تەنها خەڵکی هەرێمی کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستانە باجی ئەو کێشمە سیاسی ئابووریەکە لە نێوانی حکوومەتی فیدراڵی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان تاکە چارەسەر ئەوەیە کە بگەنە چوارچێوەیەک بۆ ئەوەی چیتر ئەم کێشە ئابووریانە لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام نەبێ ئەوەیە کە بکەنە ڕێکەوتنێکی کۆنکرێتی و هەروها یاسای نەوت و غازی عێراق دەرکەن دیارە ئەم یاسایش کە دەرئەکرێت ئەبێت مەبدەئی تەوافقی تیا ڕەچاو بکرێت لەبەرەوەی ئێمە ئەو ڕوون و ئاشکرایە کە دەستوری عێراق دەستورێکە کە لەسەر بنەمای تەوافقی دانراوە لەسەر بنەماکانی فیدراڵی دانراوە
و ئەبێت فیدراڵیەت ڕنگ بداتەوە لە دەرکردنی ئەو یاسایە ئەو یاسای نەوتوغازی عێراق ئەبێتە کلیلی چارەسەرکردنی کێشەکان و پێش ئەوەیشی کە ئەم یاسایە دەرکرێت پێم وایە باشترین حل ئەوەیە کە تەواوی لایەنە سیاسەکانی عێراق و هەروەها هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنێکی کۆنکرێتی و هەروەها لەسەر مەبدەئی تەوافق پرۆژە یاساکە جارێکی کە دەوڵەمەند بکەنەوە و هەروەها هەموو ئەو کەم و کوڕیان ئێمە ئەزمونێکمان هەیە لەسەر ئەو کێشە ئابوووریانە کە لە 2004ەوە تاوەکو ئێستا بەردەوامە ئەتوانین ئەم ئەزبوونە یاخود ئەو کێشانەی کە بەردەوام بۆ لە نێوانی ئەم دوو حکوومەتە بکرێتە بنەمایەک و بکرێتە ینی شتەکە زۆر تەبیعی ئێمە توانین بۆ نمونە دانوستانەکان لە نێوان ئەم دوو حکوومەتە بەردەوام بێوە بچنە ناو وردەکاریەوە و هەروەها خاڵە ئەو خاڵانە دیاری بکەن و هەروەها چارەسەری بۆ دیاری بکەن دیارە هەم پەرلەمانی عێراق و هەروەها پەرلەمانی کوردستانیش و هەروەها ئەو تەواوی لایەنە سیاسەکانی عێراق ئەتوانن پرۆژە و ئایدیای خۆیان هەبێ بۆ ئەوەی کە چیتر ئەم کێشەیە درێژن نەکێشی بۆتە کێشەیە کە چەندین ساڵە عێراق پێوەی ئەناڵێنەوە بە تایبەتی خەڵکی کوردستان بۆتە قوربانی یەکەم لە نەبوونی ئەو یاسایە و لە نەبوونی ئەو کێشمە سیاسی ئابووری کە لە نێوان هەردوو حکوومەتە هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هێمن ئیبراهیم قادر مامۆستای زانکۆ، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس بۆ ئامادەبوون لێرە.